جارێکیان یەکێ لەوانە هات بۆلام وتی ئەرێ مامۆستا تۆ زۆر باسمان دەکەی زۆر خەڵکمان لێ ئاگادار دەکەیەوە زۆر ڕزقت بڕیوین وتم خەلیفە فڵان تۆ بەچی مەشهوری لەو شارە تێڵا بۆ مەشهورم ئاوا دەکەم گوڵا و ئەو شتە دێ لە دەستم مێستا خەڵک قەناعەتی بە تۆ کردو زۆرێکتم ئەوتم بۆ ئەوانەکەی هەنجوین بێت وتم تۆ نان نییە بیخۆی برای من نان نییە بیخۆیت ئەوەندە فەقیریت بۆچی هەر ئەوانەکەی هەنجوین بێت و بیفرۆشی هەنجوین بکە و بیفرۆشە بۆ خۆ دەبێتە پیاوێکی دەوڵەمەند تەواو توی مامۆستاەوە چۆن دەکرێت وتم یەویتر چۆن دەکرێت تی وەڵا خۆ ڕاز نییە ویترش ڕاز نییە وتی بەخوا تۆ چاکمان دەناسی دەبا من سڕی خۆمان پێ بڵێم وتم فەرموو وتی ساڵێکیان چوومە ئێران تیجا مامۆستا لە ئێران وەکو ئێرە نییە ئێرە ماڵی خەڵکتان کاول کردی ئێمەی ئەمسالی ئێمە وتی خەڵک باوەڕمان پێ ناکە ئێستا وەکو جاران شتمان بداتێ و بڵێ وەڵا فاڵمان بۆ بگرەوە چی و چی تی ئێران فەقیرن جارێ داوای تەوحید لە ناویاندا بڵاو نییە سونەت و تەوحید وتی چوومە گوندێک پێشەوەی بچمە گوندەکە لەسەر جادەی گوندەکە بووم خەڵک لە گوندەوە دەهات بەیانی بۆ ناو شار بۆ ئیش و کار پرسیارم لێ دەکردن ئەرێ ئەو گوندە چێ پیا و ماقوڵی گوندەکە چیە وەزعی گوندەکە چییە دەنگ و باسی گوندەکە تی تا معلوماتی تەواو لەسەر گوندەکە وەرگرت ئەنجا بۆ دەوری نیوەڕۆ چوومە ناو گوندەکە خەڵک لێم کۆ بۆ شێوە شاڵ و تەرتیباتم لە خۆم بەستووە و لێم کۆ بوونەوەتی من بەختتان بۆ دەگرمەوە من پێتان دەڵم مستەقبەلتان چییە چی نییە تی ئافرەت دەورەیان لێدام وتیان چۆن بزانێتی بەڵێ ئێستا پێتان دەڵم ئێوە فڵانە کەس گەورەتانە و من تازە ئەمڕۆ هاتوومە لە عێراقەوە بەس دەزانم ئێوە ئاوان لەو گوندەیەوە ئەوە هەیە لەو گوندەیە ئەی ماشاءالله لەو وەلیەی خوا چۆن کەرامەتی باشە شتانە چۆن دەزانیت ئێمە هەموو خەڵکی گوندەکەش هەموو شتە نەزانیت تۆ چۆن دەیزانی تی وەڵا مامۆستا خوا ڕزقی دا ئەوەی هەنجوینی بۆ دێنام ئەوەی گوێزی بۆ دێنام ئەوەی مێوژی بۆ دەهێنام و ئەوەی پارەی بۆ دەهێنام و الحەمدولله ڕزقێکم لەگەڵ خۆم هێنایەوە هاتمەوە ئەیتمێستا لێرە بۆ ناگەیت دیوەڵا لێرە نایخوا خەڵک باوەڕمان پێ ناکات ئەوە حاڵیانە براکەم هەیانە دەڵێ کە لەگەڵ دەرگەوانەکانی پاسەوانەکانی خۆی وا داناوە دەڵێ گەڵ ئەو خەڵکە حاشا گەمژەیە هات کە باوەڕیان پێیانە دەڵێ یەکسەر ڕەمزی داناوە دەڵێت تۆ یعنی بزن تۆ یعنی هەنجوین ئەویتر یعنی گوێز ئەگەر کەسێک هات هەنجوینی لەگەڵ خۆی نابوو کابرای هەنجوین تۆ دەبێ بێژوورەوە ئەگەر کەسێک مەڕ و بزنی هێناوە دەبێت تۆ لەگەڵی بێژوورەوە نەک ئەویتر بۆی لەم تێک نەچێ چاکە لەگەڵی دەچۆ ژوورەوە کابرای هەنجوین لەگەڵ چێژوورەوە یەکسەر پێ دەڵێ کاکی من تۆ بۆ خۆت ئەزیەت داوە لەوێەوە هاتووی هەنجوین بۆ من هێناوە ئای سوبحان الله حەزرەتی شێخ چۆن زانی من هەنجوینم هێناوە خۆ من جارێ نەچوو بوومە لای هەنجوینەکەش نەبراوە بەلای چۆن زانی ماشاءالله شێخ کەرامەتیە کەرامەتی چی هەمووی درودە لەسەو فێڵ و فرتەوە ئێرەکە پێمان دەفەرمێ الحەمدولله خەڵک چاوڕۆشن بۆتەوە بە داوای تەوحید و سونە لله الحەمد والمنە